دەتان بمەوە بۆ 25 ساڵ بەر لە ئێستا و باسی ڕووداوێکی تراژیدیتان بۆ دەکەم کە بەسەر سی لە شوانکارە و ڕەوەندانی کورد لە دەڤەری برادۆستدا هاتووە. لە ساڵی 2000 لە هەرێمی کوردستان و لە دەڤەری برادۆست شوانکارە و ڕەوەندانی کورد کە سەر بە عەشرەتی هەرکی بوون لەوێ خەریکی لە وەڕاندنی مەڕ بوون. لە کاتژمێر 4 و 30 خولەک بە دیاریکراوی سوپای تورکیا بردومانیان دەکا و لەوێ 30 کەس جان دەسپێرن کە بەشی زۆریشان ئافرەت و منداڵ بوون. تەنانەت ژنی تێدایە کە دووگیان بوو و لە ئانوساتی منداڵبوونیدا بوو. فەرمان محەممەد عەلی کە یەکێکە لە ڕزگاربووان دوای 25 ساڵ قسەی بۆ 1964 کردووتی ئەو کاتە تەمەنم هەر دەمانگێک دەبوو لەگەڵ خوشکەکەم و داپیرم ئەو ڕۆژە نەچوبین بۆ ئاژەڵ لە وەڕاندن بەڵکو لە ژێر خێمەکە لەگەڵ داپیرم مابووینەوە هەر بۆش ڕزگارمان بوو نەمردین. ئەو دوای 25 ساڵ لەوە نیگەرانەکە تاوەکو ئێستا ناسوپای تورکیا داوای لێبوردنی کردووە بەهۆی ئەم کارە ساتەکە بەسەری هێناون نە حکوومەت هیچ قەرەبێکی کردوونەتەوە. تەنانەت دوای 25 ساڵ ئێستاش لە ساڵ ڕۆژی ڕووداوەکە تەنها خۆیان یادی خۆیان دەکەنەوە و کەس بە لایەنەوە ناچێ. ناوی هەرسی شەهید و ورد و درشتی بابەتەکە و زیاتریش لە ماڵپەڕی 1964.kr وەرگرن.